سڵاتان ئەوێ بەڕێزان لە ماوەی ڕابردوودا چەندین بەشدار بوو پەیوەندیان کرد بە بەرنامەکە و گلەییان کرد لە خزمەتگوزاری کۆمپانیەکانی هێڵی مۆبایل. ئایا ئەو جیاوازیی کە هەیە دیارە گلەیی هاوڵاتیان گلەیی بەشداربووان لە جیاوازی خزمەتگوزاریەکان بوو. بەپی بە دوواداچوونمان دیارە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان کۆمپانیەکانی هێڵی مۆبایل بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان. کەواتە هۆکاری ئەم جیاوازیانە چییە؟ ئایا بۆ پێشبڕکێی بازرگانی و ئابووریە یان هۆکاری تر هەن؟ پێشنیاز و هۆکارەکەی ئێوە دەتوانن باسی لێوە بکەن. هەروەها دەتوان ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بگەێنن لەسەر تۆری کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv وچانێک و دەینە وەلاتان. سڵاتان لەبێ بەڕێزان بەڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە جیاوازی خزمەتگوزاری کۆمپانیەکانی هێڵی مۆبایل. دیارە ئاماژەمان پێدا ژمارەیەک بەشدار بوو لە پەیوەندیەکانیانە ئاماژەیان بۆدا کە جیاوازیەکی زۆر هەیە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی کۆمپانیەکانی هێڵی مۆبایل. ئەگە بکرێ ئاماژە بە چەندانێکی ئەم دەین لەو جیاوازیانە بوونە کۆمپانیای ئاسیاسیل کە خزمەتگوزاریکی هەیە کە پێی دەوترێت هێڵی ئەلماس ئەمە دیارە لە سلێمانیە. ئەم خزمەتگوزاریە دیارە ئەوەیە کە تۆ لە ماوەی چرکەیەکدا بۆ قسەکردن 1 دینار سرف دەکرێت لە بەرامبەردا لە هەولێر لە ئێستادا سیمکارتێک هەیە دەفرۆشتێت ڕاستەوخۆ ئەو سیمکارتەکە دەکڕی بۆ پەیوەندیکردن چرکەیەک بە دینارێکە. بەڵام بەرامبەر بەوە هێڵی ئەلماس کە ئاماژەمان پێدا لە سلێمانی بە ئەکتیڤکردن یاخود بە چالاکردنی ئەو خزمەتگوزاریە تۆ دەتوانیت دینارێک بە بەرامبەر بە چرکەیەک سرفکەی واتە لە هەولێر ئامادەیە خۆی ئەو چالاکردنەوە ئەکتیڤکردنی ناوێت سیمکارتەکە خۆی کە دەیکڕیت وایە بەڵام لە سلێمانی ئەکتیڤکردنێکی پێویستە. ئەمە سەبارەت بە کۆمپانیای ئاسیاسیل لە بەرامبەردا کۆمپانیای کۆرەک تیلیکۆم دیارە هەندێک خزمەتگوزاری هەیە کە لە ئاسیایە نییە کە ئەویش چرکەکان هەروەها دیاریکردنی کاتی سرفکردنی دینارە کە لە بەرامبەردا دیارە هەندێک لە دوای سەعات 12ەوە 3 سنتە چرکەیەک بە 3 سنتە بەڵام هەندێک جیاوازی تریشی هەیە لەگەڵ کۆمپانیای ئاسیاسیڵە. دیارە ئەوەی کە مەبەستمان لێرەدا ئێمە تەنها خستنە ڕووی بابەتەکەیە بە شێوەیە کە ئێوە سەرنج و تێبینەکانی خۆتانی لەسەر بڵێن هەروەها پێشنیازەکانی ئێوە بۆ ئەوەی کە چی بکرێت بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکانی ئەم کۆمپانیەکە چەندین هەزار بەشداربووی هەیە. ئەمە دیارە لە کاتێکدا کە کۆمپانیای زەینیش هەیە لە هەرێمی کوردستان جیاوازیەکەی هەیە لە هەرێمی کوردستان چرکەیەک بە دینارێک و 250 فلسە بەڵام لە پارێزگاکانی تری عێراقا 2 دینارە. ئەمە تەنها بۆ بەشداربووانی پارێزگای هەولێرە کەرکووکە یاخود کە بتوان پەیوەندیکەن وە قسە لەسەر ئەو بکەن. دیارە جیاوازیەکانی ئەمە بۆ لە نێوان پارێزگاکانە ئایا ئەمە هۆکارەکەی پێشبڕکەی ئابووری و بازرگانیە یان هۆکاری تر هەیە ئێوە دەتوانن باسی لێ بکەن تکایە داواتان لێکەین ئەگە بتوانن وشەی نەشیاو بەکار نەهێنن هەروەها هێرش نەکەنە سەر هیچ شتانێک تەنها بابەتیانە هۆکارەکان بخێنە ڕوو پێشنیازەکان بخێن ڕوو. بەڵێ کەم پەیوەندیمان کاک حەمید لە هەولێر سڵاو لێ بێ. کاک حەمید فەرموو. سڵاو لە بەڕێستان کاک شوانی بەڕێز زۆر سپاس لە هەولێری پایتەختەوە قسە دەکات. خۆشحاڵین کاک سپاس بۆ بەڕێستان. وەڵی من سەبارەت بە تەوەرەکە دەمیت قسە بکەم بەڵام پێشنیارێکی زۆر زەرور هەیە ئەگەر بکرێ پێشنیارەکەم بڵێم یاخۆت بێت و لەبارەی بەرنامەتەوەری بەرنامە. بەڵێ کاک حەمید با گوێمان لە پێشنیازەکە بێت دواتر قسەکانی خۆت بکە. بەڵێ وەڵاهی ئەوەی بەڕاستی بێت چونکە تەسیرێکی ڕاستەوخۆی بە ژیانی گوزیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە لەو ماوەی پێشوودا کە خۆتان ئاگادارن بەنزیخانەکەی سلێمانی ئاگری گرت کە بووە هۆی کوژرانی 2 هاوڵاتی برینداربوونی چەند کەسێک. بەڕاستی ئەوە کێشەیەکە یعنی هاوڵاتیان خوێنی هاوڵاتی بەر هۆکارێکەوە بێ یعنی سەرمایەکی گەورەیە یعنی مرۆڤێک لەدەست دەدەین. بەڕاستی ئەو باوکە کە پەرێشانی مناڵەکەی بوو زۆر ئازاریدام مەجال نەبوو ئەو پێشنیارە لە بەرنامەکتەوەرەکانی پێشووتردا. ئەوە ئیستا لە سلێمانی ڕوویداوە بەیانی لەوانەیە لە هەولێر یا لە شارێکی تر سلێمانی ڕووبدا. بەڕاستی کارەساتێکی گەورەیە. من ئەو قسەی لە باخەڵی خۆم دەرناهێنم. پێشنیارم ئەوەیە کە شارەوانیەکان خۆیان چالاکتر بکەن و چارەسەر هەیە سەبارەت بە هۆکاری ئاگرکەوتنەوە
چۆنێتی ئەمبارکردنی ئەو گازۆیل و بنزینە لە بنزینخانەکاندا ڕاستەوخۆ ئەرچی شارەوانیەکانە بەڵام ئەوەی من بیزانم بە شێوەی بڵی غاز پکنیکەیە سەرە و بن لە بن بنمیسەکان هەڵدەواسرێ خۆم میشم تێدا کردووە بەڵێ کاک حەمید لەبەر کاتەکە سپاس بۆ تێبینەکانت با لەسەر تەوەرەکە قسەیەکت هەبێ کاک حەمیدگیان بەڵێ لەسەر تەوەرەکە قسەم هەیە بەڵام ئەمە بۆ محەلاتی نەجاری دەبێ ئەگەر حکوومەتی هەرێم یارمەتیان بدا ئەوە بێنن خۆی لە کاتی خۆیدا کە ئاگر بەر بوو خۆی دەتەقێتەوە ساڵانە دەبرێتەوە بۆ شارەوانیەکان فەحش دەکرێت دوای دادەنرێتەوە بە 4 بڕ پێ هەڵدەواسرێ و دەکرێت بۆ مەنزیخانەکانیش مهندسە بەڕێزەکان و ئەو داواکاریان بگاتە جێ خۆی لەوانەیە ژیانی هاوڵاتیان پارێزێ سەبارەت بە تەوەری بەرنامەکەت دیارە موبایل لە خزمەتی هەموو لایەکدایە و لەسەر هاوڵاتیان کە بە شێوەی زانستیانە بەکاری بێنن بۆ گەمە و گاڵتە نەکراوە بەڕاستی و ئەوەی کە من بزانم کۆڕێک بەکاردێنم دیارە سنتی زۆر بەکەمی دەڕوە بەڵام لە زۆر شوێندا شەبەکەی نییە و خەدەماتی زیاتری پێویستە ئەوەی من ئاگادار بم هیوادارم کۆمپانیەکان چارەسەرێکی باش بۆ وەزعەدا بنێن کە هاوسەنجێک دروست بێ هەتا لە هێڵەکانی شەبەکە لە خزمەتگوزاریەکانی موبایل و سپاسان دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حەمید لە هەولێر بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک خۆزگە کوردی دەڵێت من پێیان دەڵێم دیارە وشەیەکی بەکارهێنا دەڵێت ئەوانە بە کەیفی خۆیان هەڵسوکەوت دەکەن و کەسیش لیان ناپرسێتەوە و تەنانەت حیساب بە وەزارەتی گەیاندی بەغداش ناکەن توانە تۆفیق دەڵێت بەڕاستی جیاوازیان نییە هەمویان بەس لە خەمی پارە خواردنیانە هەروەها هیچیان لە بەرژۆندی خەڵکدا نییە سەبارەت بە جیاوازی خزمەتگوزاری کۆمپانیەکانی هێڵی موبایل دیارە چەند تێبینێکمە بواتەوە هەوڵ دەدەین لە کاتەکانی تێدا بیخوێنینەوە بەڵام ئەوەی گرنگە لێرەیە باسیکەین ئازیان دیارە ئەم جیاوازیە لە کاتێکدایە کە چەندین کۆمپانیەتر هەیە لە پێشبڕکەی بازرگانیدان و پێشبڕکەی ئابووریدان بۆ ئەوەی زیاتر قازانجیان هەبێ ئەمە بەپێی ئەو زانیارانی کە لە کاتێکدا دووبارەیەکەینەوە بەڵام ئێوە دەتوان لەسەر هۆکارەکان قسە بکەن هەروەها لەسەر پێشنیازەکانی ئێوە بۆ باشکردنی خزمەتگوزاریەکان بەڵێ کاک دەشتیمان لەگەڵدایە لە هەولێر سڵاوی بە کاک دەشتی فەرموو ئەو کاتر زۆر سپاس کاک دەشتی دیارە لەگەڵ عەسری سورعەتدا دەبینین کوردستان وەرە وڵاتی پێشکەوتوەکان بەشدارە لە عەسری تەکنەلۆژیاوە مشارەکەی باشەیە لە کوردستانی خۆشماندا دەبینین کۆمەڵێک کۆمپانیا هەیە کە وەکو کۆمپانیای هەوایی موبایل و کۆمەڵێک کۆمپانیای ئەرزی تریش هەیە بەڵام ئەو کۆمپانیا موبایلەکانی کوردستان یاخود ئەو هەواییانەی خاوەن کە پێی دەگوترە موبایل لە پەیوەندیکردن وەکو ئەرزەکان خێرانی ئەمە جێگای ئەسەفە زۆر داد خەڵکانێک زۆر تاخیر دەبن یاخود تا پەیوەندێک وەردەگری کاتێکی زۆر لێ دەباتن وەکو بەشدار بۆچی کۆڕەت تەلیکۆم من تا ئەدێک رازمە بەڵام وەکو کارمیش باسی کرد شەبەکە وەکو پێویست نییە لە هەموو شوێنێک تۆ ناتوانیت سالی خۆت بەتەواوی بکەیت ئەمە کێشەیەکی گەورەیە بەڵام لە خزمەتگوزاریدا کۆمپانیای کۆڕەت ئێستا کە لە وعدەکانیدا لە یەکەکانیدا خزمەتی بۆ نمونە کارتێکی 6,000 داخل دەکەیت 5 خولەک بەلاست تۆ دەتوانیت ئیتیسال بکەیت پەیوەندی بکەیت لە بەرامبەر ئەمەدا کۆمەڵی خزمەتگوزاریە بەڵام ئێستا کەس وەکو هەموو هەوڵاتیان نییە چونکە تۆ لە چەند گوندێک سەیەکە ئەم گوندانش پێداویستیان هەیە خۆ ناکرێت هەر بە ماشن هاتوچ بکەم شتێ بەڕێگای تەلەفۆن دەتوانێت بەڵام شەبەکە وەکو پێویست نیە ناتوانێت ئەم موبایلە لەم گوندەدا حاصل بکەیت بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک دەشتی لە هەولێر بەڵێ شوان لە سلێمانی سڵاوی بێ کاک شوان فەرموو ئێوارە باش زۆر سپاس کاک شوان ئێوارەت باش عزیزم وەڵام من بەر لەوەی قسە لەسەر نرخی بڵێم نرخی هێڵە تەلەفۆنەکان بڵم لارێن کوتان پێشنیارێکی بۆ بەڕێز دەکەم تەوەرەی ئەم ئێوارەیەتان لەسەر نرخە هیوادارم تەوەریشی کەشتەنەوە لەسەر ئەو گرفتە کۆمەڵایەتیانی کە بەخۆی تۆڕە کۆمەڵاتیەکانی و ئاستیافێڵ بۆ کۆڕک و تەواوی کۆمپانیەکانی تر هەیە یعنی ئەو کۆمەڵ ئەو بە شێوەیەکی بەربڵاو لە بازاڕەکان ئەبرای عزیزم ئەبینی کۆمەڵی سینکارتی بە کوردی خۆمانەوە علوچ ئەفرۆشتێ ئەمەش گرفتی کۆمەڵایەتی زۆر بۆ خەڵکی
کوردستان هەنێتەوە ئەو هەموو کێشە کۆمەڵایەتیانەی کە لە دادگاکان لە بنکی پۆلیس ئەبینێ هەمووی قسەکردنە لەسەر ئەو دیاردە نەشیاوە بەڕاستی ئەمە لەلایەکترەوە من ئەمە قسە لەسەر نرخی تێچوونی قسەکردن کەم لە نێوان کۆمپانیەکان ینی بۆچی ئاسیاسە لە سلێمانی نرخی قسەکردن لەو هێڵی تەماش 2 دینارە لە هەولێر دینارێک ینی ئەمە ئەگەر ڕقابەیەک هەبێت ئەگەر حکوومەت چاودێری ئەو کۆمپانیانان کات کە لە هەرێمی کوردستان خزمەتگوزاری پێشکەشەکەن بڕاکە ینی کۆمپانیەکانیش ناتوانن لا موجیم بکەن بەڵام لە کاتێکە کە ڕقابە نییە چاودێری نییە ئەوانیش بەویست و ئارزوی خۆیان هەر شتێک بیانەوە هەر نرخێک بیانەوە لەسەر کۆمپانیەکان دایانێن ئەمەش گرفتە ڕەنگە خەڵکی کوردستان ئاگادار نەبێ بەڕاستی کۆمپانیا من ناوی نابم بەڵام بەهۆی خلافات و بەهۆی هەندێک لادانەوە لەلایەن وەزارەتی اتصالاتی عێراقەوە غەرامی زۆر گەورە کراوە بەهۆی کارە خلافەکانیەوە ینی حەقا ئەو کۆمپانیانەی کە لێرە خەڵکی سیمەکانیان بەکارهێنێ ئەوەندە حەز بکەن کە ئەو هاوڵاتیانە هاوڵاتی خۆیانن ینی بۆچی لەسەر گیرفانی خەڵکی هەژار و کەم دەرامەت ئەو کۆمپانیانە بن بە خاوەنی مەلایەن دۆلار برات بەڵێ کاک شوان پێت وایە پێشنیازی جەناب وەکو هاوڵاتیەک وەکو بەشداربوویەک لەم کۆمپانیانە ئایا چی بکرێت پێت وایە دانانی یاسایەکە یاخود دەکرێت هەموو کۆمپانیەکان لەسەر یەک سیستم بتوانن خزمەتگوزارەکانیان پێشکەشکەن ئەمە دەکرێت؟ بەڵێ بۆ ناکرێ ینی ئێستا لە خواروی عێراق و ناوەڕاستی عێراق کۆمپانیای زین هەیە کە کۆمپانیایەکی بەشداربوویەکی زۆری هەیە لە عێراقا ینی هەموو خەڵکی عێراق لێ ڕازیە بەهۆی کەمی نرخی تێچوونی قسەکردنەوە بەڵام جیاوازی هەیە بەڵام لە کوردستانی خۆمان دیارە ئێمە بە دیاریکراوی باسی کۆمپانیەکان ناکەین واتە ڕەخنەکانمان یاخۆ قسەکانمان هەرچەند ئێمە ڕەخنە ناگرین تەنها ڕاوبۆچوونی ئێوە دەگەینین لەسەر هیچ کۆمپانیەک نییە بەڵام زەینیش لە ئێستادا ئەویش جیاوازی هەیە چرکەیەک بە 2 دینارە لە پارێزگاکانی تری عێراق بەڵام لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان چرکەیەک بە دینارێک و 250 فلسە ئەمە بۆ هاوڵاتیانی کەرکووک بە تایبەتی ئەگە بتوان پەیوەندی بکەن زیانێک نییە بۆ ئەوان بەبا چۆر زیانێکی ئەمانیش ئەو کۆمپانیا لە کۆمپانیەکانی خۆمانەوە فێری فرتوفێڵ بوون براجوانەکەم ئەوانش فێری فرتوفێڵ بوون بەهۆی ئەم تەکنیکەی کە ئەمان بەکارهێن بۆیە پێویستە لایانی پەیوەندیدار کە حکوومەتی هەرێما ڕقابە بخاتە سەر کۆمپانیەکان هەر کۆمپانیاک لە هێڵی خۆی لایدا سزای بزاین ئەوانیش گرفت دروستەکەن بۆ خەڵکی کە حکوومەت ڕقابەنەکە ئەوانیش بە کیفی خۆیان هەرچی بیانە ئەیکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ کاک محەممەد لە شەقلاوە سڵاوی بێ کاک محەممەد فەربوو ئەم کاتەوە باش بەڕێز زۆر سپاس کاک محەممەد لە شەقلاوە قسە دەکەڵێ خۆشحاڵین کاک محەممەد سەبارەت بە کۆمپانیەکانی مۆبایل من چەند پێشنیارێکم هەیە بەڵێ فەرموو وەکو کۆمپانیای ئاسیاسی خۆتمونە کە لەم ماوەیە کرا بە چرکە لە دەقەوە بوو بە چرکە من داواکاریم ئەوەیە ئەو کۆمپانیانە زیاتر خزمەت بە هاوڵاتی بکەن بە حقیقەت ئەگەر بێت و بیرێک بکەینەوە کاتێکە نەکراوە بە چرکە ئێستا یعنی ڕەواجی ئاسیا زۆر باشتر بوو ئێستا من یەکیان خۆم وەکو تاکە کە مۆبایلی ئاسیاسیڵم بەکارهێنا وام لێ هاتووە باوەڕ ئێستا کە وازێنم لەبەرەوەی ئەگەر بێت و 5,000 داخڵکەیت خۆشت نازانی ئەو 5,000 بە چەند دەقەتەوە بێ یاخو بە چەند ڕۆژتەوە بێت داواکاری کەشم هەیە سەبارەت بە فانۆس هیوادارم فانۆس هیچکارێکی وا بکە کە شەبەکەی خۆی بۆ نمونە ئێستا شەبەکەی دەرەوەی شاری هەیە و ناو شاری هەیە ئەو مۆبایلێک بڵێن ئەو هاندێکی کە لە ناو شارە شەبەکەی هەبێ لە دەرەوەی شار نیەتی ئەوێکی لە دەرەوەی شاری شەیبێ لە ناو شار نیەتی هیوادارم هەردووکیان ڕێک بخات هەردووکیان بکە بەیەک جا من داواکەم کە ئەو کۆمپانیای مۆبایلانە لە خزمەت خەڵکا بن نەک خەڵک بێبەکرێتی ئەوان زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ بانە لە چەمچەمان سڵاو لێ بێ فەرموو کاکشوانم کاتە باش زۆر سپاس کاکمانە دەستخۆشی بەرنامەکە لێرەم زۆر سپاس دەکەم بەڵێ کاکشوان لەسەر خزمەتگوزارەکانی مۆبایل وڵایی منەوە ژێڕمەوە بۆ داواکاری هاوڵاتیان بۆ نمونە خۆل لە سەرەتایە باس کرد لە سلێمانی بە چ نرخێکە و لە هەولێر بۆ نرخێ هێڵی ئەڵماسوەر فانۆسی فێڵی زێنش بە هەمان شێوە لە شارەکانی عێراق بەجیاوازە ئەوە بۆ داواکاری هاوڵاتیان گەڕێنەوەکە داواکاریشی زۆریان لەسەر ئەم هێڵانە هەیە لە شارەکان بۆ نمونە داواکاری هاوڵاتیان لە سلێمانیە لەسەر ئاسیاسیە و داترێ وەک
لێ بۆ ئەو یەگەڵێمەوە داواکاریەک لە جەنابتانەیە لەو برادرانەی پەیوەندیەکان وەرەگرن. بەڵێ بۆ منە کەسی وایە هەموو ژەوارێ پەیوەندیەکەی وەرەگیرێ، بەڵام زۆر جارشکردومەوە پەیوەندیەکانم بۆ ناژیرێ، داواکارم ئەوەش یعنی چاویش بەوەش ئەبەخشێنەوە. زۆر سوپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاکبانە لە چەمچەماڵ. بەڵێ محەممەد لە سلێمانی سلااو لێ بە کاک محەممەد سەر بوو. کاک محەممەد لە سلێمانی کاک شانەجانم کاتە باش. زۆر سپاس دەکەم کاک محەممەد هەموو کاتێک پێم خۆشە ئەمە تەوەرێکی جوانە بەڕاستی، چونکە هەموو کەسێک و هەموو تاچێک بەقەدەر حەزمی خۆی پەیوەندی هەیە بەوەکەوە بۆ ئیش و کار و هەموو ڕۆژانە موبایل بەکارێنێ. بەس من ئێستا ئەمەیە وەکو مژدەیەکی خۆش بیم بە خەڵک بە جۆگرەکان و بینەرانی ئێوە، ئەوەی کە ئێستا وەزارەتی گواستنەوەی عێراق بەدەستێوەیەتی نیازی هەیە کۆمپانیای مۆبایل بکا بە سەهم وەکو ئەو هەنگاوەی کەوا کۆمپانیای نالیا ناوێتی بۆ ئەو پرۆژەیە. اینجا ئەمە ئەگەر لای ئێمە گوشارێک دروستکەین لەسەر با بڵێن لەسەر ئیدارەی خۆمان، چونکە ئەو سەهمە بەڕاستی ئیشێکی باشە بۆ خستنەگەڕی دەزمایی خەڵک و هەروەها ئەو قازانجەش هاوڵاتی ئەگەڕێتەوە بۆ خۆی. ئەگەر ئەمەش لە کوردستانە بۆ ئەم ئاسیاسێڵ و کۆرەک لە داهاتووە بکرێ بە سەهم، وابزانم هەموو کەسێک مستەفی دەبێت لەو بابەتە. کاک محەممەد پێت وایە بۆ ئەم جیاوازیە هەیە لە پێشکەشکردنی خزمەتگوزارەکان لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان هەروەها پارێزگاکانی عێراقیش ئەگەر زێن بنمونە بینەوە. ئێمە هاتفی باڵێن مۆبایل شتێکی تازەیە لە وڵاتی ئێمەیە، هەموو شتێک ئەبێ بە قانون و بە نظام زائیدەن هوشیاری خەڵک. ئەم دوشتە زۆر گرنگە. اینجا ئێمە تا ئێستا نظامێکی وا قانونێکی وانە کە ئەم شتانە ڕێخات. یەکەم دووهەم نافەسێتی زۆر بەقوت نییە لە بینی کۆمپانیاکانمانە، سێهەم بەڕاستی ناوشیاری خەڵک، یعنی معڕێز و خۆشەویستیم هەیە، ناوشیاری خەڵکە کە قازانجی ئەو کۆمپانیانە زۆرەکە. بۆچی ناوشیاریە کاک؟ ئێستاش خەڵک هاتی ئەو هێنا حسابی ئەوی بۆ ناکاتەوە، یعنی خەڵک ئیشوکاری من دیقەتێکی زۆر زۆر هێنممە لە وڵاتێک لە وڵاتەکانی دراوسێمان، يعني حتى بدقتي أو ما كخلق موبايل عدد زور بكارينه بمسافة زور بكارينه إيش شيء كمي بيكاو دواي أو نقلك بس إما بالرجانة برو لكل بيسكسه لو أنا دو أنصف كس خلق بالرجاء رو موبايلي بجوزكوية أما هدريك أما بس روياني بارو كات ووقته أما كأبيته هو أو كومبانيا كان هيش التزاماتي شيء أو أن نمينك حساب بو هاولاتي بكن زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد سلێمانی. بەڵێ بەکر لە عەربەس لاو لێ بە کاک بەکر فەرموو. زۆر سپاس کاک بەکر. کاتۆ باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. چاکی قوربان. زۆر سپاس دەکەم. وەڵای بەنسبەت ئەم هینەوە کۆمپانیای ئەم تەلەفۆنات و بەزمڕزمەوە بەڵێ ئەم قسەکردنە بەڕاستی ئەم چرکەیە هەر کارێکی کرد بۆ خەڵکە خەریکە هەر موبایلی لە بەرچاوەکەی بەڕاستی ئەوە لەو بارەیە لەبارەی شتی کێشە و مشاکیل کە بۆ خەڵکە دروست بووە وەڵای بە قەنەعەتی منەوە ڕەئی خۆمە زۆربەی کێشە و مشاکیلەکان لە ڕێگەی موبایلەوەیە. ئەوە ئەم جاران کۆمپانیانش ئەمانە لە هەست بە چرکە قازانجی خۆیان بێ ئەیکەن بە چرکە بە دەقە قازانجیان بێ ئەیکەن بە دەقە ئەیکەن بەچی ئەمە خەڵکی وا لێ کردووە خەڵکێکی وا هەیە 6 موبایلی هەیە لە ماڵێکە چی ئاسەکە وەرەگرێ بەجارێ ئەوەی سامە خۆم حالەنە و کێشەیە 5-6 ئەم بایدمان هەیە. کاک بەکر بەڵێ کاک بەکر با قسەی دوو بەشدار بۆ بکەین بە پرسیاریارە بۆ ئەوەی تەنها ڕاوبۆچوونی ئێوە گفتوگۆی لەسەرکەین. کاک شوان لە سلێمانی دەڵێت چاودێری ناکرێن کۆمپانیەکان بۆیە هەروەها یەکێک لە تێبینەکانی تر ئەوەیە کە چاودێری بکرێن بە شێوەیەکی ورد بۆ ئەوەی ئەمە نەکرێ ئەمە لە کاتێکدایە کە پێش جەنابەت کاک محەممەد لە سلێمانی پێی وایە کە ناهوشیاری خەڵکە بۆیە کۆمپانیەکان وا ئەکەن. تۆ کام پێشنیازت پێ باشترە دانانی یاسایەک بۆ ئەمە یاخود چاودێریکردن یان ناوشاری خەڵکە کە ئەوان دەکرێت بە هەر جۆرێک بێت داوا بکەن یاخود شتێ بکەن بۆ ئەوەی خزمەتگوزارەکان باشتر بکرێن؟ وەڵاهی ئیسا ئەم حکوومەتی خۆمان ئەمە سەرقاڵە بە کێشەی ترەوە کێشەی موبایل و ئەم بەزمڕەزم ئەم کۆمپانیانەی خستە لاوە بەڕاستی حقە چاودێریکی ورد کرێتە کۆمپانیا بەڵێ ساب کۆمپانیا بە تەنها بۆ حکوومەت بواە پارەکەی بۆ میلەت بواە قەی نەئەکرد هەر چۆنێک بێ بەس ئەمە پارەی بۆ شەخصیاتە بۆ چەند کەسێکە
ئەم پارێ ئەڕاتە باخەڵی چەند کەسێکەوە واللهی بە قەناعەتی من ئەو کاتانەی کە بە کاغەز جوابی لەم شارۆ بۆ شارێکی تر ڕووی زۆر لە ئیسا مشاکل کەمتر بوو ئەم مۆبایلە هاتە ناوە کێشە و مشاکلێکی زۆری نایەوە بۆ خەڵک لە ئامۆژەڕۆتی نێڵا برایەتی دۆسایەتی نێڵا هیچ شتێکی لەبین خەڵکیشان نێڵا لەگەڵەوەشا حکوومەتی شاودێری ناکا بەڕاستی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەکر لە ئەربەت. بەڵێ ئاڵەی لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو. باش کاکسوان زۆر سپاس ئاڵێ خان. بەڕاستی بەڕای من کۆمپانیاکان هیچ خزمەت گوزاریەکیان بەرامبەر بە خەڵک پێشکەش نەکردووە وەکو ئەو کۆمپانیانی ئاساسیال و کۆڕک و فانۆس و هەتاکو دوایی چونکە ئەبینین کە ئەم سیمکارتە ئەلوجانش کە یەتە ناو شاری سلێمانیەوە یاخود هەرێمی کوردستانەوە ئەبینین ڕۆژانە زۆربەی کێشەکان کە لە ناو شاری سلێمانیا ڕوئەیە بەهۆی ئەو سیمکارتە ئەلوجانەوەیە کە کۆمپانیایەکی وەکو ئاسیاسیڵیش هێناویەتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام لە کاتێکیشە ناتوانێت کۆنتڕۆل بکە بەرامبەر بەو سیمکارتە ئەلوجانەی کە هاتوونەتە ناو شاری سلێمانیەوە. هیوادارم یاسایەک هەبێت بۆ ئەو سیمکارتانە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاکزانە لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو. ئەلو بەڵێ کاکزانە. ئەلۆم کاتە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. بەڕێزی سوپاس. وەڵی بەنسبەت کۆمپانیەکانی بڵین گەاندنەوە وەکو ئاسیاسیڵ و کۆڕک تلیکۆم و بڵین مۆبایلی زیینەوە لەو کاتۆی کە بۆ بە چرکە ئاسیاسیڵ هەتاکو ئێستا من بڵێن بخۆم لە جادەی مەولەوی ئیشی هاند و خەت و کاتی ئاسیا و شتانەکەم بەس لەو کاتەوەی کە بۆ بە چرکە تاوەکو ئێستا ڕۆژ بە ڕۆژ من حەز دەکەم داواکاری بڵین سیم کارت و کارتی ئاسیا زۆر لە کەمبوونەوەدا لە سلێمانیا بەگشتی. اینجا ئەمەش بۆ ئەوە گەرەتوانێت یعنی فێڵێکی زۆر ئاشکرا هەیە کە ئێستا من لێرە بخەمەڕ و ئێستا بۆ منە ئەگەر 10 دقیقە قسە بکە 10 ثانیە قسە بکەی عەفو 20 دینارە ئەڕوات. ئێستا ئەگەر لە مۆبایلێکی خۆتەوە تاقیکەیتوانێت 10 دقیقە لە باسی 20 دینار 22 دینار ئەڕوات. إذا دوای ئەوەش کە کار داخڵەکەیت بۆ من ئەگەر 200 نارە بمێنێت لە 150 ئەخرێتەوە ئەڵێ وەحدەکەت. کەواتە کاکزانە پێشنیازی تۆ چییە؟ وەڵی پێشنیازی من ئەوەیە یان کەم بکرێتەوە بۆ ئەو سەرەی پێشووی عنی بۆ مقابل ئێستا بوونەکە دقەیەک بڵێن هینێکە 60 ثانیەیە 120 دینارە ڕاستە 20 دینارەکە لە ئەقل بکرێت بە 100 دینار عنی بۆ بەس لە سلێمانیاوە بۆ بەس لە شاری سلێمانیا دقەی 2 ثانیە 2 دینارە عەفوەن بۆ لە شارەکانی تروانە. بەڵێ سپاس بۆ من ئەوە نەزانم یعنی کۆمپانیای ئاساسیڵ ئەگەر ئاوا بڕوە یعنی لە سلێمانیا زۆر ڕێژەی بەکارهێنانی زۆر لە کەمبوونەوەدا. زۆر سپاس بۆ کاکزانە لە سلێمانی. بەڵێ ئاکار ئیبراهیم پێی وایە کە کۆمپانیەکان بازرگانی بە خەڵک دەکەن و دەڵێت زۆر بەداخەوە هیچ جۆرێک لێپرسینەوەیان لەگەڵ ناکرێت. بەڵێ ئەزان وچانێک و دێنە وڵاتان. جارێک ترسلااو بەڕێزان بڵێ ڕۆمانس ڕۆز تەنها پێکەنیەکی نردووە هەروەها چاوشین هۆرمزیاد دەڵێت خۆزگە هەمویان وەک 1 سنتیان هەبووە مەبەستی 1 سنتیە دەڵێت ئیتر کەس گلەی نەکرد. هەروەها ڕۆمانس ڕۆز تێبینیکی نردووە داری یەکێک لە کۆمپانیەکان بە باشترین کۆمپانیا دەزانێت. بەڵێ کاک محەممەد لە پێنجێن سلااو لێ بە کاک محەممەد فەرموو. وارە باش زۆر سپاسی وارە باش کاک محەممەد. کاشمان بەڕاستی نرخی زۆریە و ئەو بایلانە و دەخانەکە ئەڕوات لە خەڵک بەڕای من بۆ ئەوە گەڕێتەوە زۆربەی بەرپرسەکان لە پشتی کۆمپانیەکانەوەن و کە زریان نابرسێت و ناتوانێت لێبرسیان لەگەڵ ئەمە یەک. دووەمیش بەڕاستی بە پارەی مناسبانێک بە خاوەنی کۆمپانیا پیاسێڵە بەڕاستی دە پارەی بۆ چییە بە تەمای دەست چی بکات ئەوەکو هەموو حاڵاتێک کە ئەو ساحیبی کۆمپانیاکە لەم وڵاتەیە گەورەترین کۆمپانیا خۆ دەزانیت لەگەڵ حاڵاتێکی فەقیرە چ فەرقێکیانەیە هەر نامرن بەڕاستی هەقە ویژدانی خۆیشان ئەوانێت بگەڕێت ویژدانی کەواتە کاک محەممەد تۆ کە پێت وایە کە بەرپرسی حزبی ئەوانە لە پشتی کۆمپانیەکانن دیارە بۆیە پێت وایە لەبەر ئەوەیە کە جیاوازی هەیە لە نێوان پارێزگاکان زانین چۆن ئێستا بۆ نمونەتەوە کۆمپانیاکەیت وەرە شتێک بە نرخێکی گران مەفرۆشەکە بەرپرسێکی حیزبی لە پشتەوە سەر ڕقابی بازرگانی شتەمە تەگرێ و کەرامەتەکە واتە مەبەستم ئەوەیە جیاوازەکان کاک محەممەد
پرسیارەکەم ئەوەیە جیاوازیەکان جیاوازی ئابوورین یان جیاوازی حزبین یاخود منافەسی حزبین بڵێن خۆی بۆ دوو شتەگەڕێتەوە یەکەم شت تۆ بڵێ سێریکە ئیسە کۆڕەک بورجێکی ئاسیاش بورجێکی وەکو یەک مەسەفیانەیە وایە بەڵێ لەوە ئەو بۆ منافەسی بینی کۆمپانیەکان و بۆ لە هەولێر هەرزانترە یعنی مەسەلەکە ئەمیە گەڕێتەوە بۆ سیاست و حیزبایەتی کە ئەم بەلای خۆیان خەڵک زیاتر ڕاگەشەوە بەلای خۆیان زیاتر خەڵک ڕاگەشت بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ کاکستەر لە کەرکووک سڵاوی بێ کاکستەر فەرموو تا شوارم کاتە باش براکەم زۆر سپاس کاکستەر دەستخۆشی بەرنامەکە لەکەم وڵی بەرنسبەت کۆمپانیەکانەوە وڵا ئەوەی ڕاستی بێ کۆمپانیەکان چۆنیان بە باش بزانن بۆ خۆیان ئەوالە ئەیکەن ئەوەی ڕاستی بێ منافەسەیەکی یەکجار زۆر لەمەی کۆمپانیەکان هەیە وە قاندازی خەڵکەکەشیان نایە چۆنیان مەقسەد بێ ئەوالە ئەەکەن یعنی بەڕاستی ئیسە لە شارێکی وەکو کەرکووکە یعنی خەڵکەکەوای لێ هاتۆ بە یەک جیاواز لە ئاسیاسیال بێنێ بەڵێ لەلایەکی ترەوە کاکسەر بوونی کۆمپانیای زیێن لە کەرکووک کە جیاوازی هەیە لە سێپارێزگاکەی هەرێمی کوردستان چرکەیەک بە دینارێک و 250 فلسە بەڵام لە پارێزگاکانی ترە واتە بە کەرکووکیشەوە چرکەیەک بە 2 دینارە ئەم جیاوازیە تا چەند زیانی گەیاندۆ بە هاوڵاتیان وە پێشنیازت چییە بۆ باشترکردنی ئەو خزمەتگوزاریانە والله براکەمەدا حدێکی زۆر زیانی گەیانەوە بە هاوڵاتیان بەڕاستی ینی کۆمپانیەکان ناکرێت چاودێریش بکرێن لەبەر ئەوەی ئەو کۆمپانیانەمووی بەرپرسەکان و مەسوولە بەرزەکانن کەس ناتوانێت لێپێچینەوەیان لەگەڵ شابکە ئەوەی ڕاستی بێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاکستار لە کەرکووک بەڵێ بەرزان لە ڕانیە سڵاوی بێ کاک بەرزان فەرموو ئالۆ بەڵێ کاک بەرزان کاک شوان باشی زۆر سپاس دەکەم باشی ژیان وەڵای ئەوە دەربارەی سیمکارتی ئاسیاوە بەڵێ بەڕاستی بە سیمکارت نییە چونکە دەبێت چاوەڕێبی هەتا دوای 12 ئەگەر تەوێ پەیوەندی بکەی تەلەفۆن بۆ بەریتانیای دەکەی دەقەی 240 دینارە ئەگەر بۆ ناوخۆش دەکەی 200 دینارە بەڕاستی زۆر سەیرا ئاسیا بێتانی کردو ئێستا لە شاری ڕانیا کاک بەرزان چی بۆ ناوخۆ بە 200 دینارە بەڵێ چ شتێک بۆ ناوخۆ بە 200 دینارە و تێنەگەیشتم ئاسیا بۆ سانە بەڵێ بۆ سانە مەبەستت بەڵێ بەڕاستی ئێستا لە شاری ڕانیا هەمووی سیمکارتی سانای تاو دەدات ئێستا من بۆ خۆم 2 سیمکارتی ئاسیامەیە هەردووشیانم گژاندوتەوە بەڵێ ئارە وەڵی دایوادارین چاچی کەین ئەگە چاچیان نەکەن خوا بیانگرێت سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەرزان لە ڕانیا دوعایەکیشی کرد بەڵێ هەڵۆ لە سلێمانی سڵاوی بێ کاک هەڵۆ فەرموو ئەو کاتەوە باش کاکم زۆر سپاس کاک هەڵۆ باشی بۆ قوربان زۆر سپاس دەکەم کاکە دەستخۆشی ئەم تەوەرە جوانە لێکە بەڕاستی زۆر سپاس دەکەم بەس هەمووانمان دیارەکەوە ئەو کۆمپانیا ئاچێتە داخەڵی چەند کەسانێک حکوومەتی لێپرسیرەوەی نییە بۆ ئەم مەسەلەیە بەس من یەکسم بەلاو زۆریدا ئەتی سیمکارت لێکڕی لە 2000 ئەڵێ 1000 دینار وعدەی تێیە بۆ ئەوەستێ بەڵام سیمکارت پێک تۆز جوانە ئەچێ لەسەر مێزەی کڕی ئەلە بە وەرەقەیە گۆرەکەەوە نیوێ من خۆم پەیوەندیم بە یەکێک لە کۆمپانیەکان کرد لەگەڵ بەشەکەی قسەم کرد وتی نوێی جاگامان لەوە نییە بۆ وەکیلەکەشم بوو وەکیلە سەرەکیەکەیان تی وەڵام من جاگام لێ نییە ئەی کە ئاگای لێ نییە خۆ من دام نەناوە لێ بۆ فرۆشتن داخۆ يعني حوا حكومة بسيروك على وانت عاد مخهم بزاردي كورك لكم كورك في العصير تاسيسيل بلان ايشان بليوش مان هي ايشو بيك سيستو من اساسيل راسي اساسيل ليدا سپاس بۆ پەیوەندەکەت کاک هەڵۆ لە سلێمانی بەڵازم پێویستە ئەمە لە هەموو تەورێکە ئەمە ڕوونکەینەوە ئێمە ئاراستەی گفتوگۆکان ئاراستەی قسەکان نابێت بە هیچ لایەکەوە هیچ مەبەستێکمان نییەوە لە تەورەکان ئەمە نامانەوێت هێرشکێنە سەر هیچ لایەنێک تەنها خستنە ڕووی بابەتەکانە هەر کەسێک قسەی کرد ڕۆژانە من دیارە وتومانەکە هەر کەسێک قسەی کردەوە گزارش لە ڕای تایبەتی خۆی دەکا بڵێ جوانڕۆمان لەگەڵدایە لە سلێمانی سڵاو لێ بێ کاک جوانڕۆ فەرموو بەڵێ پەیوەندێکی داخراوەتەوە کاک پشتیوان لە چەمچەمان سڵاو لێ بێ کاک پشتیوان فەرموو باش کاکەشوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش خۆشی بەرنامەکەت لێکم زۆر سپاس دەکەم و زۆر سپاس بۆ بژاردننیەوە تۆ لە جوانە زۆر سپاس سەرتا دەمەوێت پێشتر بۆ بەڕێستانم کرد لە بەرنامەکە داتوشدا قسەکرد لەسەر کۆمپانیەکانی ئەنتەرنێتی شتەوانی کەوتدا ئەنتەرنێت خەن لەسانە بەکارێنن ئەو پێشنەرەشم بۆ بەڕێستان هەیە
سەر راپۆرتی کەناڵی راپۆرتێکی ڕۆژنامەی هاوڵاتی بکەم کە لە ساڵ 2007 بوو سەبارەت بە کۆمپانیای ئاسیاسیال بوو ئەو کۆمپانیای کە لە عێراق دایشەکەن دیارە ئەو مەرجانێکەوە کە پێویستە ئەو کۆمپانیانە لە بەکاری بێنێ ئیش لەسەکەن بەپێی ئەو راپۆرتە بێ هەندێک لە مەرجانە بوونی نییە لە لەم کۆمپانیای پەیوەندیکرددا یەکی لەوانە دەبوایە سیستەمەکی چرکە بواە هەر دقیقەیە 60 چرکە بدەن نەکو 120 چرکە بەرێت ئەمە لایەک دووەمیشیان ئەو بورجانێک کە دانراوە لە ئاسی ستانداردی نێودەوڵەتیدا نییە نزمتر لە ئاسی ستاندارد نێودەوڵەتی کە ئەمەش کارگەیەکی لەسەر ژیانی هاوڵاتیان کاکشتیان ئەگەر وەکو هاوڵاتیەک جەنابەت ئاگاداری بە سیستمی یاخود بە ستانداردی نێودەوڵەتی ئەو سیستمە ئەگە بە کرێزانێت هەبێ بخێتە ڕۆی زیاتر ڕوون بێتەوە دیارەکردن لەسەر ئەو راپۆرتەی ڕۆژنامەی هاوڵاتی بکە لە ساڵ 2007 دا بوو لە ڕۆژنامەکاندا بەڵام کردەوە بەپێی ئەو راپۆرتاژە ئەم بورجانێکە ئێستا دارنەوە ئاسیاسیال بەتایبەتی کۆمپانیانە لە ئاسی ستانداردێکی نێودەوڵەتیانی نزمتر لە ئاسی ستاندارد نێودەوڵەتی چونکە ئەمەش کارەگەری ئەو شەکۆلانە کارەگەری لەسەر تەندروستی هاوڵاتیان دەبێت ئەو چکو بۆ خۆیان دەزانێت شدانەوەی هەیە ئەو شەپۆلانە کارگەری لەسەر تەندروستی دروستەکات ئەمە لایە قسەی تشم کە قسەکردنمێ لەسەری ئەم کۆمپانیایە دیارە بۆی ئەوەی کە خەڵک ئێمە ئامێرێکی وانیە کە بزانێت ئەم پەیوەندی تەلەفۆنانەی کە ئەکرێ چەندێک دەبات و هەندێک جار کە بیستمانێتەوە هەندێک جار ڕێژەکە دووقات کراوە بەبێ هاوڵاتی هەست پێ بکات لەلایەن کۆمپانیاوە ئەمە لایەنێکیان کە پەیوەندی بەو سیمکارتە ئەلۆجانەوەی کە لە بازارەکان دەفرۆشێ بەڕاستی کێشەیەکی کۆمەڵایەتی زۆری لە نێو هاوڵاتیاندا ناوەتەوە ئەوەی نەبوونی چاودێرێک لەسەر ئەو سیمکارتانە کە لە بازار دەفرۆشێ دیار بخۆشمان دەزانین هەرێکی لە کۆمپانیەکانی ئاسیاسیەوە کۆڕک تیلیکۆم هەرێکی پشتێکیان لان عەبدو حەج دەسەڵاتدار و پشتیان هەیە لەو کۆمپانیانە چەند خۆیان ڕەتی دەکەن بەڵام پشتیان هەیە کە ئەمەش نەتوانراوە بە شێوازێکی وا کۆنتڕۆڵێکی بکرێت سەر ئاسیاسیەڵ کە نەتوانێت حەقی هاوڵاتیان بخۆوە بەڵامی هاوڵاتیان بدووە زۆر سپاس بۆ پێوەندیکەت کاکشتیوان لە چەمشەماڵ بڵێ باوکی لیۆن لە سلێمانی سڵاو لێ بێ باوکی لیۆن فەرموو باش زۆر سپاس دەکەم کاگە دەستخۆشیتان یەکەم بۆ تەورە جوانەی هەڵدام بژاردەوە زۆر سپاس باوکی لیۆن ڕاستی ئەم تەورە هەموو ڕۆژێک بەرنامەیەک و دوو بەرنامەوەسی لەسەر بگیری هێشتا هەرکەمان سەبارەت بە کۆمپانیای ئاسیاسیەل بڕاکە یعنی نرخی پەیوەندیەکانی ئەوەندە گران بۆ تامیتیانەمە ینی بە عملی ئەوە نەماوە پەیوەندی بکەیت یعنی سیمکارتی ئێستا هەمومان کردمانە بە 4 سەنتی بەڵام 4 سنتیەکە چۆتە ئاستی 9 سنتیەکەی جاران ئەوە گران بووە ینی دقەی 1 دینار بۆ مەسەلەن تۆڕەکانی ئاسیاسیەل بەڵام بە پێچوانە بۆ هەر تۆڕێکی کەی غێری ئاسیاسیەل ینی مەسەن فانۆزە سانایە هەر شتێکەیە 4 دینار ئەخوا بۆ یەک چرکە کەواتە لە 1 دقە 240 دینار ئەمە لەکوێ دنیا هەیە تۆ 4 دقە قسە بکەی بۆ ناوخۆ 1000 دینار بکەوێت بەڵێ باوکی لیۆن سەبارەت بە ئەو خزمەتگوزارانی کە هەیە هێڵی ئەلماسە هێڵی زێڕینی ئەمانە جیاوازەکان چۆن دەبین لە نێوانیانەوە هۆکارەکانی چین و پێشنیازە چیە بۆ ئەوە والله ئەوانە ئێمە زۆر بەکار نازان من زۆر بەکاریان نانێ ئێمە هەر نۆرمال پێویشمان بە تەلەفۆنەیە بەکارێنی وەکو پێویستیش بەکارێنین تەلەفۆن زۆر درێژ ناکەم من لەگەڵ ئەوانیم تەلەفۆن درێژکردنەوە تەلەفۆن بۆش شتێکی پێویست کراوە بەڕاستی خەڵکی خۆمان لەم وڵاتە زۆر تەلەفۆن درێژەکەنەوە واتە هاوڕای لەگەڵ ڕایەکە یەکێک لە بەشداربووان دەڵێت ناهوشیاری خەڵکە کاک محەممەد لە سلێمانی دەڵێت ناهوشیاری خەڵکە بۆیە نرخەکان بەم شێوەیان بەتەکیت بە دڵنیایە ناوشیاری خەڵک و ئیستقلالکردنی کۆمپانیاکە خەڵکی ئیستقلال کردووە هینە ماومە هێشتاگەر بەڵێ باکی لێم بەڵێ بەنسبەت مەسەلەن من سیمکارتێکی ئاسیام کڕیوە بۆ تەحویلکردن تەلەفۆن گورە چۆن تەحویلیگە مەڵێ کاکە خۆت و کابرای فرۆشیار دوو شایەت بە جنسی و شایەت جنسیەوە بە ئاڕبێ خانوویەکی 50 دەفتەری بگڕە لە تاپۆ فرۆشیار و کڕیار تحویلەکە و تاو شایەتی ناوێت یعنی من تەلەفۆن بە دوو برا دەرگەم بڵم کاکە خۆتان جنسی و شایەت جنسیەکان لە چی حاڵا سیمکارت تحویلەکەم بەڵام پێتوایەکو لایەنی ئەمنی ئەوە پێویست نییە والله نازانم بۆچی لە تاپۆی خانوبەرا پێویست نییە خەڵک خانوبەرەکە بۆچی شایەتی ناوێت بەڵێ
اینجا بەڕاستی یەک پێشنیارم بۆ خەڵکەیە بەڕاستی با ینی خەڵ ئاسی و شیاری بگاتە هینە وەک وڵاتانی تر تەلەفۆنەکو پێویست بەکاربێنی هەم نەبووی ئاچکردنی خەڵ نە پەیوەندیەکانمان درێژکەینەوە بەڕاستی جارێ ئینسان خوشکەکانمان بەتابەتی کە قسە لەگەڵ یەکتریەکەن ئافرەتان زۆر درێژەکەنەوە شاندا ئادەن و ئیتر نەگاتەوە ئێ چیەکەی چی ناگەی تەلەفۆن کە من خۆم بۆ خۆم تەلەفۆنێکم بۆ بێ بزانم درێژە خۆمی لێ دزمەوە تەلەفۆنەکە جواب نادەمەوە تاو کاتە خۆم بۆ یەکەم و بە کورتی وەڵامێ دەمەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی لیۆن لە سلێمانی بەڵێ ئاری لە چوار قورنە سڵاو لێ بێ کاگاری فەرموو. ئەو کاتت باش کاکشوان زۆر سپاس کاگاری. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم هیوادارم بن بەڕاستی تاکە کەناڵە لە سەرتاسەری عێراق کە بەرنامەیەکی ئاوا جوانیە بێت. سپاس دەکەم. کاکشوان سەبارەت بە تەوەرەکە دەمەوێت کەمێ باسی بکەم نامێت زۆر درێژەی پێ بدەم. بەڵێ. سەبارەت بە هێڵەکانی پەیوەندی بەڕاستی ئەوە هەر هێڵ نییە لە کوردستان بەڕاستی هەیە بەم ڕاست من سەبارەت ئەوەی کە مودێک لە ئەوروپا بووم کاکشوان لەوێ ئەگەر $1 داخل کردایە 1000 دقە بەلاش قسە تاکرد 1 مانگ تێگەی؟ یعنی نامەیەک تەنار بۆ ژمارەیەک 1000 دقەی بۆ ئەنادیۆ لەگەڵ 100 نامەی بەلاش ئەمە خزمەتی هاوڵاتیە نەک لێرە من دقەیە قساکەم بۆ ئەوروپا بەڵام کاگاری لە بەرامبەر ئەوەدا پێت وایە ئەمە تۆ دیارەوەکو پێشنیازە پێت باشە کە بکرێ؟ کاکشان خۆی کاکە خەڵک فەقیرە لە کوردستانە بەهەر سەیری خوار نەکەن لە خوارن بەسم ئەو بوو جەنابەت ئەو پێشنیازە کە ئەڵەی هەیە لە ئەوروپا پێت باشە کە بکرێ بەڵام ڕایەک هەیە کە لە بەژەروان دەڵێن ناوشاری خەڵک زۆر بەکارهێنانی مۆبایل زۆر قسەکردن ئەمە ئەگونجێ بۆ کۆمەڵگەی ئێمە ئەگونجێ ئەگەر بە سیستەمێکی باش بەکاری بێنین بەڵێ زۆر باش ئەگونجێ بەڵام ئێمە لەسا هەر ماڵێکی ئەیبینی 7 نەفەرە لە ماڵەوە نۆ مۆبایلیانەیە دوی زیادە تێگەی؟ بەڵام ئێمە ئەگەر بە سیستەمێکی باش بەکاری بێنین زۆر باش ئەگەر کۆمپانیەکانی شۆزێک یارمەتی خەڵک دەن بڕاکەانی ئەوە خزمەت دنیا ئەمە خەڵک بڕینەوەی ئەمە تاڵانکردنە بە ڕاست پێ بڵم پێ وەرە 10,000 داخلەکەی چارێکە قسە لەگە ئەوروپاکە خلاصە دێ من لە سیمکارتەکانی ئەوروپا کە سیمکارتێک دەکڕی ساڵی 2000 ینی 6 مانگ شەوێک بەلاشە تاکو بەیانی ینی بۆ هەست وڵاتە قسەت پێکردە بۆ سیمکارتەکانی کەسەکە تەلەفۆن تەکرد بڕواکە ئەگەر بە ئیسابی ئێرە بە سەنتەکانی ئێرە قسەکەی 500 ناڕۆی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئاری لە چوار قورنە بەڵێ محەممەد لە سۆران سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. زۆر سپاس کاکشوان یارە باش. زۆر سپاس یارە باش کاک محەممەد. ممنونم زۆر سپاس کاکشوان زۆر سپاس بۆ تەوەرەتوانێک کە هەڵت کاردەوە بەڕاستی کوردستانی خۆمان هەموو ڕۆژ هەموو سعاتێک ئەگەر تەوەرێک لەسەر هەموو پێوەرەکانیشان هەڵبژێری هەرکەمە بەڵام بەنسبەت کۆمپانیەکانی ئاسیاسیۆڵ بڵێن ئەو کۆمپانیا خزمەتگوزارانی کە لە هەرێمی کوردستان هەن بەڕاستی من بۆ دوو کار دەیجێڕمەوە یەکەمیان بەڕاستی ناوشیاری خەڵکە لە بەکارهێنانی مۆبایل دووەمیشیان بەڕاستی هیچ یاسایەک نییە لە پێچینەوەیەک نییە لە کوردستان کە بتوانێت چاودێریەک بێختە سەر ئەو کۆمپانیانە بزان چۆن هەڵسوکەوتەکە لەگەڵ ئەو خەڵکانی کە بەشدار بوون بەڕاستی ئەوەش ئەو هۆکارە دەگەڕێتەوە کاکشوان کە ئەو کۆمپانیانە هەموو دەستێکبیان لە پشتا ناتوانین کەس معاسبیان کە و نا یاسا هەیە بۆ کۆمپانیا نا محکمە دەتوانێت بانجیان کا لە پێچینەوەیان لەگەڵ بکە من سەرنجم داوەتە و بەشداربوانێک کە تا ئێستا پەیوەندیان کردووە زۆر گلەیان لە ئاسیاسیەڵە بەڵام قەناعەت کە ئێمەش بەدەستی کۆڕەک تیلیکۆمەوە هەمان کێشەمان هەیە و هەمان گرفتمان هەیە چونکو یاسایەک نییە کاکشوە بەڵام گلەیشم لە هەموو خەڵکی کوردستان ئەوەیە کە زۆر ناوشیارانە مۆبایل بەکاردێنن کاکە خەڵک ناڕازێ با خەڵک مۆبایلەکانیان داخەنوویری لەگەڵ کۆمپانیایشتر بەشدار بکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کۆچەر لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو. کاتۆ باش زۆر سپاس کا کۆچەر. زۆر سپاس بۆ بەرنامەکە و دەستخۆشی لەکەم تەوەرەکە و بەرنامەکە و زۆر جوانە بەڵام بەڕێجان ئێمە ڕاستەکەی لەسەر هۆشیاری خەڵک ئێمە هەومان ڕاستە ئەبێ هۆشیار بین بەڵام شتێکی گرنگی شێویش ئەڵێن کاڵێن خزمەتگوزارێکی پێویستە بەڕاستی یعنی ئێمە بۆ پێویستی بەکاری ئەهێنی خۆ ناکرێتەوە ئەم خزمەتگوزاریە بەکار نهێنی لەبەر ئەوەی کەوا بڵێ وحدەت زیادە ئەڕواە خۆت دەستی پێوە بگری ئەم شتانە ئەمە شتێکی پێویستە بەڵام لە حاڵەتێکە ئەکرێت ئێستا بەرنامەکەی تۆ ئاگادارکردنەوەی کە زۆر دەستە خۆش پێویستە بەڵام ئایا چارەسەر چییە یعنی ئێمە ئەکرێت هەر
بەرنامەکەی جەنابەت هەبێت و چەند بەرنامەی تریشی لەسەر هەبێت و بەڵام کەسێک نەبێت حکوومەت نەبێت لایەنێک نەبێت چارەسەری بکە بەڕاستی ئەگەر تێبینی کردبێن نرخەکە زۆرە لە قەزی هەم 9 سنتێکە هەم 4 سنتێکە تەسەورمان نەکرد شتەکە کەم بکرێتەوە نەک زیاد بکرێت بەڵام زیادی کردووە کەواتە کاکۆچەر بە کورتی کاکۆچەر جیاوازی بۆ لە خزمەتگوزاری کۆمپانیەکان لەر پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر بەڵێ فەرقی هەیە و جیاوازیش هەیە ئایا من ویستم مۆژ لەسەر قسەکەم بۆچی ئێمە هەر لەم شاری خۆمانە کۆڕەکەی ئاسیاسیاڵێ بۆچی یەک نرخ نەبێ بۆچی بۆکو بەمانای کاڵە سنتە ڕۆە ینی دینارە ڕۆ ئێستا بۆ بە 1 دینار نەڕۆ چەند سانالی ئەڕۆ ئاسیاش بە ئەوە نەبڕۆ ینی حکوومەت ئەوە هاوتایان کات یەکسانیان کات بۆ ئێمە نەتوانین تەلەفۆنکەین بۆ سانا بڵین زیاتر ڕۆ لەبەر ئاسیان پێ یاخود تەلەفۆنکەین بۆ میدیا بڵین 200 ئەوە دینارە ئەڕوا بۆچی یعنی یەکسانی نەبێت هەردووشان کۆمپانیاک و هەردووشان حکوومەت ڕێگا پێدراون بۆچی ئەوان زیاتر بەڵێ سپاس کە کۆچەر لە سلێمانی بڵێ ئەمیر SH لە سەرۆری کۆمەڵایەتی فیسبوک دەڵێت هیچیان هیچ نین بەس قۆڵی خەڵک دەبرن دڵنیان بە بەڵێ دانا لە چەم چەماس لاولی بێ کاک دانا فەرموو کاکشانم کاتە باش زۆر سپاس کاک دانا زۆر سپاس کاکشان من سەبارەت بە ئاسیاسیال قساکەم بەڵێ ئاسیاسیال تا بڵێ خەتێکی گرانجانە بەڵێ بەڵام لە ڕێی خزمەتگوزاریەوە خزمەتگوزاری لە هەموو خەتەکانی تر خزمەتگوزاری زیاترەیە بەڵام ئیتر خەڵکی ناچارە سەرەکە ئاسیاسیال هەڵبگرێ من خۆم بەشدار بووی ئاسیاسیالم بۆ نمونە زێن لە سعات 8 شەوە ناتوانانی کار داخلکەی ئەبێ چاوەڕێکی بۆ بەیانی کە دەوام بکرێتەوە کار داخلکەی بەڵام ئاسیاسیال بە خزمەتگوزاری زۆرە لە 18 پارێزگاکەی عێراق بوونی هەیە و بەشداربوویەکی زۆر بەڵام کاکدانا لە بەرامبەر ئەوەدا هەندێک لە بەشداربووان دەڵێن جیاوازی هەیە کۆمپانیای ئاسیاسیال دەڵێن جیاوازی هەیە لە خزمەتگوزاریەکانی لە هەولێر لەگەڵ سلێمانی دوهۆک ئەوەی کە ئاماژەمان پێدا هێڵی ئەڵماس و زێڕینەوەیە چۆنی دەبینی ئەو خزمەتگوزاریانەوە بەتابەتی جیاوازیەکانی خزمەتگوزاریەکان وڵای کاکشان لە ڕووی جیاوازیەوە لە محافەزەیەکە بۆ محافەزەیەکی تر تایسە من ئاسم بەوە نەکردووە چونکە من لە سنووری محافەزەی سلێمانیە بەکارهێنم بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک دانا لە شەمشەماڵ بڵێ دوا پەیوەندیمان ئەیوب لە هەڵەبجەی شەهید سڵاو لێ بێ کاک ئەیوب فەرموو کاکشان گیان ئێوارە باش و دەستخۆشیتان لێ یەکەم لە هەموو کارمەندانی نادیاکەم من وەکو گەنجێکی شاری هەڵەبجەی شەهید پێشنیارێکم هەیە بۆ بەرنامەکەی جەنابتان ئەگەر بوارم بیت من قسەی خۆم بکەم 20 ڕۆژی ڕێکە بە بەرداوامی تەلەفۆنەکەم بۆ تەلەڤیزیۆنەکەتان بۆ وەرناگیرێت بەڕاستی کۆمەڵێشت هەیە کاتچەندێک سوودمەند ئەبێ بۆ خەڵکو و چەند بەرنامەیەکتان هەیە زۆر دەستخۆشیتان لێ یەکەم بەرنامە ڕاستەوخۆکانتان ئەوانەی کە شتی جوان ئەوروژێنن دەستخۆشی لە یەک بەیەکتان ئەەکەم ئەو کەسانی کە یانەوێ زۆر قسە بکەن نازانم شانسیان نییە لە دوا پەیوەندی وەرەگیرێن هیوادارم کاکشوانجان ئەفونکە تۆ نابێت زۆرترین پەیوەندی وەربگری ئەبێت کەمترین پەیوەندی و جوانترین قسە هەروە بووە بۆ بەرنامەکەتان هەروە بۆ کاگەی تۆ من ئاگادارم زۆرترین پەیوەندی وەرەگری و مافی خەڵ زۆرە خۆی یەک ئەبێ خەڵکی پەیوەندی ئەکا دەدەقە لەسەر خەتە بێت و خۆی بەتاقەتەکە کە تەلەفۆن بۆ جەنابتانەکە جا من لێرێ حەزەکەم یەک توێن کاکسوان هەندێکیان قسەی باش ئەکەن بۆیە من پرسیاری ترم لێ کردوون چکە زانیاریان هەیە هەندێکیان زانیاریان نییە من هێشتووە بەڵێ بە کورتی کاگەی لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە تکایە بەڵێ فەرموو جا من یەک پێشنیارمەیە ئەم تەوەر بەرنامەیە من پێشتێکی بە دواکەوتوی ئەزانم ئەگەر بتوانن فاڵی 2000 لە ڕادیۆ تەلەڤیزیۆنەکانە ئەم بەرنامە ئێوە کراوە بتوانن لەسەر تەوەرێک هەر بەرنامەیەکتان هەیە ڕاستەوخۆ شەخسەکە لەسەر هەر دام و دەستگایەکی حکوومەتە بانیکەنە ئەو بەرنامەی خۆتان و با خەڵک تەلەفۆن بکە ڕەخنەی لێ بگرێ من چی لە پەیوەندیەک بکەم لەناو خۆمانە نەچێتە
كان جوان لێبێ ئەگەر ڕاستە و خۆلیا بەرپرسەکان جوان لێبێ زیاتر بەرنامەکەتان پێشکەوت ئەوێ نەک لەوەی کێوە بۆ پێش ببێ بەرنامەکەی خۆتان بەرنامێک ئەکەن تەوەر و بەرنامە ئەمە ساڵی 99 من کردومە و جۆم لەم بەرنامە نەبووە بەرنامەیەکی دواکەوتووە هیوادارم پێش بکەوێت و شتی جوانتر و شتی بەپێستر وەکو ئەوەی بەرنامەکانی ڕەنج کەدا ئەبەزێ من زۆر بەسەرکەوتوی ئەزانم هیوادارم ئەم بەرنامەیە منۆکو خۆم پێم جوانشتی بە جوانتر بکرێت. زۆر سپاس بۆ کاک ئەیوب لە هەڵەبجەی شەهید ئێمە ڕەخنەکانیش قبوڵەکەین و سپاس بۆ ڕەخنەکانت بەڵام لە بەرامبەردا هەندێک دەستخۆشیمان لێکن و پێیان باشە کە قسەکان بگەێنرێن وە خۆیان و ڕای زۆر ڕای جیاوازمان کۆ کردوتەوە لەسەر هەموو تەوەرێکە ڕۆژانە مایکی خەڵک بەرنامەیەکی خۆتانە و خستنە ڕووی بابەتەکان بە پێی سەرنجەکانی ئێوە بووە بەڵام ئازان لێرەدا هاتین کۆتایی هەڵقەیەم جارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ لەگەڵتان دەبین سعات 5 و 5 هەر شاد و بەخەوەر بن.